الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله ومن اتبع هداه. درسي كم هرباسي كتاب الطهارة بو أويش باب المياه يعني أو زوركاني أو هنديك فرمودمان لي خوينت قيشتنا فرمودي ششم وحفتم أمدو فرمودي كباس لأويدك آية دروستا پیاو بە بەرماوەی ئاوی ئافرەت خۆی بشوە یاخود بە پێچەوانەوە ئەم دوو فەرمودەیە یەکیان باز دەکا کە پێغەمبەری خوا نەهی کردووە قەدەغەی کردووە ئەوی تر باز دەکا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ خۆی جێبەجێ کردووە یعنی ئەگە سیر بکەین بۆ هیناویەتیەوە ئیبن حەجەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بۆ ئەوەی تەوفیقێک بکە کە هەردوو جۆر هەیە بۆیە زانایان هاتوون ئیجماعیان نەقل کردو ئیمامینەوەی ئەوانە دەفەرمون دروستە بەڵام ئیمامی خەتابی دەفەرمێ لە کتابێکی بەناوی مەعالیم السونەن لەوێن دەرباز دەکات دەفەرمێ تەوفیق لە بینی ئەو دوو حەدیثەی چۆنە هەردووچیان دەتوانن لە جامێک لە تەشتێک ئاو هەڵێنجن بۆ خۆیان دابکەن بەڵام ئەو ئاوەی دەمینێتەوە یان دەستە شوێنێک دەمینێتەوە یاخود ئەوڕۆ دەتوانین بڵێن ئەو بانی و ئەو جۆرە شتانە هەیە ئەو ئاوە دەبتە مستعمل ئەو دروست نییە ئاوە جەمع و تەوفیقیان کردیە لە بینی شتەکان ئەوە کورتەی ئەو دوو فەرمودەی فرمودي هشتم دفرمي وعن أبي هريرة رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم طهور إناء أحدكم إذا ولغ فيه الكلب أن يغسله 7 مرات أولاهن بالتراب. أبي هريرة دفرمي بيغمبري خواف فرموي أجر يكك لإيوا ولغ فيه الكلب يعني لناو قابو آمانو قاتاغو أو زورشتاني أو كاتي زمانی تێدا ئەکرەمەکم الله سەگ زمانی تێدا سوڕاند یاخود بە زمانی ئەو خواردنی تێدا بۆ خواردی باسی زمانی دەکە ئەن یەغسیلەهو 7 مرات دەبێ واجبە 7 جار بشۆی ئولاهن بالتراب یەکێک لەوانە یاخود ئاخیرەکەی فەرمودەی ترمان هەیە ئوخراهن بالتراب ئاخیرەکەی بەخۆڵ بشوە ئەوە پاک دەبێتەوە لێرە باسی زانان دەفەرمون باسی چی کردووە باسی بەرماوەی سەجی کردووە بەڵام لە فەرمودەی تردا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی خودی سەجیشی کردووە بەگشتی چونکە ئەوڕۆ یەکێک لەوانە بەداخەوە ئێمە وەکو وڵاتی مسلمانانیش پێیوە نیگەرانین یاخود خەڵکە پرسیار دەکا ئەوەیە ئەوانەی کە ئێستا جۆرێک لە توولە ئەکرەمەکم الله یاخود لە سەگ بەخێو دەکەن دروستیانە ئەم فەرمودەیە بەس باسی چی کردووە باسی بەرماوەی کردو بەڵام فەرمودەی ترمان هەیە زانایان لەسەر ئەم دوو فەرمودە باسییان کردووە کە سەگ بە هەموو شێوازێک پیسە و ڕاگررتنی دروست نییە فەرمودەکەش لە سەحیحی موسلیم داهاتووە عەبدوڵای کوڕی مغەفەل دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمری فەرموو بقتل الكلاب فرموي بيان كوجن لناويان بن ثم قال ما بالهم وبال الكلاب فرموي آية أوان تيان داوى للصق ثم رخص في كلب الصيد وكلب الغنم دواتر بيغمبري خواه فرموي عليه الصلاة والسلام بلام أجر صقيق بو راو وصقيقش بو حرسياتي ياخدوه كود سوار سيويك بيني مركان أو درستا أو زدواتر بيغمبري خواه فرمي عليه الصلاة والسلام إذا ولغ الكلب في الإناء فاغسلوه 7 مرات وعفروه 8 بالتراب فرمي هشتمينيش لم فرمي ديدا فرمي هشتمينيش لنا خول وريدا يعني أو يكيك لو فرموداني دواتر جدين فرمودا چتر دخوينين باسي أكرمكم الله ميزي من دالي دكات ذات كذبت كربة حكمة كيتسونا مهم أوشتانة تعبدية يعني أجر حكمة كشي لما ديار نبي ما دام بيغمبري خواه فرميتي عليه الصلاة والسلام لا يقول إلا حقا بيغمبري خواه بخوي فرميتي اشتيكنا إلا حق نبي حق دياره فوق كل شيء فوق كل شيء حق لسروها مشتيكا بويا أما أجر بو مارون بو آية أم خورا
جۆرێک لە مادەی تێدا ئینسان پێی پاک دەبێتەوە، جۆرێک لە مادەی تێدا لە ئاودانیە. مهم ئەمە جێبەجێ بکەین، شک و گومانی تێدا نییە، سوود و قازانجی دەبێت. چکە زانایان هەمویان کۆدەنگن، ما من أمر أو نهي إلا فثم شرع الله إلا فثم مصلحة للبشرية جمعة. هەر شتێک پێغەمبەری خدای گەورە قەدەغەی کردووە و ڕێی پێداوە ئیلا بەرژەوەندیەکی لە بۆ هەموو مرۆڤایەتی هەیە، نەک ئەوەی کە بڵێن بەس تەنها مسلمە. بۆیە کە پێغەمبەری خوا فەرمیت عەلەیهی سەڵاتو وەسەلام هەشتم یاخود کۆتایی یاخود لە هەفتەکە یەکیان با بە خۆڵ بێ، پرسیاری ناوێ بۆچی بە خۆڵ بێ، بۆ پێغەمبەری خوا فەرمووتی نەخێر فەرموویەتی و ئەوە وەکو دەڵێ ئەمر و فەرمانە جێبەجێ دەکرد. زانان دەفەرمون فهذا نهي عن اقتنائها، دەفەرمون ئەم حەدیثە بەڵگەیە لەسەرەوەی کە نابێتەوە أكرمكم الله صقرا بقري. وقد اتفق على أنه يحرم اقتناء الكلب لغير حاجة، دفرمي هميا اتفاقيا إجماعيا لسر أوية كدروسنية وكو مثل أن يقتني كلبا إعجابا بصورته وللمفاخرة. لو اشتكي زوانا ياخذ وكو زورك لخو هالشيشان أمانش دروسنية، فهذا حرام بلا خلاف. زانا دفرمون هیچ شکوکمانی تێدا نییە بەبێ خلاف حرامە. لە لەفظێکی لە ئیمامی مسلیم دەفەرمێ فەلیورقیه بە خواردنەکە بڕێژی و بیشوە، ینی بەرماوەکەشی حرامە و نایخۆی و فڕی دەدەی. فەرمودەی نۆیەم باس لە جۆرێکی تر لە ئاژەڵان دەکا، بەڵام ئەو جیاوازە لەگەڵ ئەوەی باسمان کرد. عن أبي قتادة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال في الهرة وتيتي درباري بشيلة إنها ليست بنجس أو بيسنية، إنما هي من الطوافين عليكم، أو لسر إيوة دا سورة ودي لوه أما بيسنا بيو بيسنا بو أوش ديارة باسي فرمودية تردكا ك جاء أعرابي فبال في طائفة المسجد فزجره الناس فنهاهم رسول الله صلى الله عليه وسلم، فلما قضى بوله أمر النبي صلى الله عليه وسلم بذنوب من ماء فأهرق عليه. دڵێ ئەعرابیەک هات لەلای چەپی مزگەوتێ، لەلایەکی مزگەوتێ میزی کرد، خەڵک زۆر سەرزەنشتیان کرد، بەڵام پێغەمبەری خوا فەرمی وای لێ مەکەن، وازی لێبێنن. دوای ئەوەی کە تەواو بوو لە ئیش و کارەکەی، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام ئاوێک بێنن بە شوێنی پیساتیەکە و میزەکەدا بکەن، خاوێن دەبێتەوە. فەرمودەکەش متفق عەلەیه. بەڵێ بەڵێ. وعن ابن عمر رضي الله عنهما قال رسول الله صلى الله عليه وسلم، عبد الله كريم هذا فرمي بيغمبري خوا فرمي أحلت لنا ميتتان ودمان، فرموي لبو إما حلالة دو مردارة وبو ودو خوينش. فأما الميتتان فالجراد والحوت، أما مردارة بو كان أو تي بيدالين هندك دارين كلويا، هندك دارين زورك لا وكو كلويا، مهم أو دو زورش توا الحوت حوتيش ديارة. وأما الدماني فالكبد والطحال. ضلي فيه ضعف، بەڵام زانایەکانتر زیاتر فەرمودەکەیان بە حەسەن داناوە. ئەو شێک لەو فەرمودانەیە کە عامی قورئانی تەخسیص دەکا، عامی قورئانی تەخسیص دەکا، چونکە خۆی لە قورئان دەفەرمێ حرمت عەلەیکم المەیتەة والدەم، لەوێ دەفەرمێ خوێن. لە ئاەتێکی تر بە هەمان شێوە مطلقی دەکات، دەفەرمێ إلا أن يكون ميتة أو دما مسفوحة، دەفەرمێ إلا ئەگەر مردارەوەک بێ یاخود خوێنێک بێ، ئەم خوێنە شل بێ، ڕۆیشتو بێ، سەفەح بێ، ینی ڕۆیشتو بێ. بەڵام لێرە زانایان دەفەرمون ئەم فەرمودەیە ئەم ئاەتەی تەخسیص دەکات، دەفەرمێ ئەم خوێنانە ئەگەر سائیلیش نییە ناشوە، بەڵام خوێنێکە پەیتە، ئەوە پێغەمبەری خوا فەرمیەتی عەلەیهی سەڵاتو وەسەلام دروستە. ئەوە دەمان باتە ئەو بابەی کە بابێکی گرینگە لە زانستی فەرمودە سەر بەخۆیە، استقلالیة السنة بالأحكام، يعني پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆی هەبووە لە شتێک بڕیاردا. ئێستا دواتر باسی کەریچی و ئەوانش دەکەین ئینشاءڵڵا.
مثلا فتح القريبي أو اللي دري حوت اللي دري عطان دري السمكة وني ماسي ئەوانە دەزانیت چۆنە هەم ئەم جۆرە گیاندارانە هەم ئەوانی بدەین باز دەکەین باسی ئەوەی قولەتێن و ئەوانە باسمان کرد هەمووی لە زەمانێکدا هەبووە یعنی ئێستا دەبی ئیلا بەراورد کەی بە شتەچی تر وەکو عەلەیکوم سەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه گوتمان قولەتێن هەندێک دەفەرمون لە جەڕەیدا هەندێک دەفەرمون گۆمە ئاوێکە بەڵام ئەوەی ئێستا کە وەکو دەڵێ لێکدانەوەی بۆ کراوە بەراورد کرا 200 و ئەوەندە لترێ ئەوەش ئاوا یعنی ئایا کەسێکی شارەزە ئایا حوتە یاخود ماسیە چۆنە چکە بە خۆت دەزانی زۆر نەوعی هەیە بەڵام ئەوەی فەهمی ئەم حەدیثەیە ئەوەیە کە پێغەمبەری خوا فەرمووتی ئەم دوو جۆرە حەڵاڵە چکەوە یەکێکە لەوانەی بەڕاستی پێویستە ینی لێکۆڵینەوەی لێ بکرێ ئایا چ جۆرێکە و هێشتاش ناڵێم ئێستا ئەو جەڕادە خەڵک دەڵێن کلۆیە بەڵام هەندێک دەرێن نە جۆرەکە وەکو کولێ ئێستا چەند نەوع هەیە هەمویان ئەکرەمەکم وڵاوەکو قال و چڕەقەکە و ڕەشەکە و ئەوان هەمووی نەوعن ئایا پێغەمبەری خوا لە هێشتا دێن شتێکی تر دەخوێنین کە باسی جۆرە جیایەکی دەکات بەڵام زانایان دەفەرمون مەقسەد لە شتەکەی مهمە لە فەرموودە وەکو چی پێ دەڵێن حرفی نەسەکە یاخود وەکو دەرەی نەسەکە دەقەکە ئەوەندە گرنگە تا تێی دەگەی بەڵام فەهمەکە گرنگتر ئێستا یەک لە کێشە گەورەکان بەداخەوە لەگەر هەندێک مسلمانانیش کە خۆیان زۆر بە نزیک لە سونە دەزانن یعنی دەبی بە یەک فەرمودەی بڕیار لە سەشتی دەدەن بە یەک فەرمودەی بڕیار لەسەر حەرام و حەڵالی دەدەن ئێزانان دەفەرمون ئەسڵەن فەرمودە ئەو کاتە ڕۆن دەبێتەوە یەضریب بەعضه بعضه هەندێکی لە هەندێکی دەی بۆت ڕۆن دەبتەوە یعنی ئێستا بۆ نمونە ئەگەرم ئێستا بەس ئەو فەرمودەمان خوێنبایە پێغەمبەری خوا نەهی کردووە کە پیاو خۆی بشوە بە فەضلی ئیمڕەئە یعنی بە ئاوە کە ماوەتەوە لەلایەن ئافرەتەکەی یعنی ئێستا بەس ئەم فەرمودەی بینی دەرێ حەرامە ئیدی دەدەی فەرمودەکانی تردەی لۆ نازام ئەمن بە بەرچاوم نەکەتیە یەک لە تێگەیشتن لە بۆ سوننەی یاخود فەهمی صحیح بزانی مەکی و مەدەنی لێک جودا بکەیەوە چۆن قورئان مەکی و مەدەنی هەیە ئەوە ئاویش لێک جودا بکەیە زۆر مهمە یعنی زۆر جار دەبینی هەندێک ئیشکالیات هەیە بەو جۆرە شتەی حەل دەبی لەبەری ناسخ و منسوخی لە بینی حکمەکەی یاخود لە بینی عام و خاصی لە سوننەشدا هەیە چکە ئەویش دنیایەکی فراوانە وەکو تەفسیر وەکو قورئان لۆیە ئەوە ینی بەڕاستی دەبی لێکۆڵینەوە لێ بکەی لۆیە زانایان ئێستا هاتوون ئەو کابرایە ناوی چێ و حەلاقەکە کتابێکی نازداری هەیە لەسەر ئەو بابەتەی محەممەد حەلاقە ناوچی ئەوە لێستا نایەتە سەرزارم کتابێکی هەیە بەس ئەو میقیاساتانە لێ دەکەوت ئێستا کتابێک دەرچووە الأطلس المكاني والزماني في السنة النبوية يعني في الأحاديث النبوية شتيش أوها يعني بس بوت رون دكاتوا أو تێدەگەی کە پێغەمبەری خوا چی گوتووە کاتێک باسی زەمانە چی دەکا کاتێک باسی مەکانە چی دەکا ئەوانە هەمووی بەڕاستی پێویستی زیاتر بە لێکۆڵینەوە بۆیە مهم ئەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەی جیا کردوتەوە فەرموویەتی ئەم دووە ئەگەر بشخورێ حەرام نییە ئێستا ئەم فەرمودەیە کە دێ ئەوە ئینشاءالله ئەوە چی تایبەت دەبی لە سەری ڕادەوەستین إذا وقع الذباب في شراب أحدكم فليغمسه ثم لينزعه فإن في أحد جناحيه داء وفي الآخر شفاء پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر ذوبابەیەک واتە مێشێک مەگەزێک لەسەر خواردنەوەی یەکێک لە ئێوە نیشت بە نقمی بکە ثم لينزعه دواتر دەری بهێنێت چونکە یەک لە باڵەکانی شیفا یەک لە باڵەکانی دەردا یەک لە باڵەکانی دەرمان یەک لە باڵەکانی دەردا ئێستا ئەم فەرمودەیە هاتوون باشە چۆن پێغەمبەری خوا ئاوا دەفەرمێ و شتی و هات چۆن دەبێ و ئاخە چۆن تەبیعەت قبول دەکات پێغەمبەری خوا فەرمووتی وا بکە زانایان دەفەرمون ئەو ئەمرە لە بۆ نەدبە یعنی ئەگەر کردت ئیمانت گەیشت بووە ئەو ڕادەیە کە بزانی پێغەمبەری خوا وای فەرمووت جێبەجێت کرد تەئکید بە خودای گەورە پاداشت دەداتەوە ئەجرت دەداتەوە بەڵام ئەگەر واشت نەکرد خۆ گونەهبار نابی وامەکە تۆ وامەکە چایەکە بڕێژە مەی خۆرەوە بەڵام مشکلە لە سونە دروست مەکە یاخود مەڵێ ها سونە ئاوایە ئەو کاتی دەردەکەوێت کە ئەتۆمە بەستت چیە بۆیە زانان ئەم باسییان کردووە و ئێستا لێکۆڵینەوە کراکە بالفعل بڵێ یەک لە باڵەکانی
چیسەکی تێدایە ئەم چیسێ لە کاتی نیشتن ئەو مادەی تێدایە دەیڕژێنی بەڵام کاتێک نقمی دەکەی مادەکەی تریش دەڕژێنێ و دەبێتە هۆی ئەوەی کە تێکەڵاوێک دروست بێت چارەسەر بێ ئێستا ئەوانە خەڵک هاتو بەهۆی ئەو لێکۆڵینەوانەی لە حەدیث و طبی نەبەوی ئەوانە مسلمان بووە بەڵام ئێمە وەکو لایانی تەعەبودیەکە جێبەجێ بکەین ئەجر و پاداش وەردەگرین ئەو ڕۆژە مامۆستایەک چەند جارە ئەو قورئانی دەخوینەوە یاخود تەفسیر کردووە یاخود لەوانە تەفسیرش کردووە ئاوا جاری و هاتەبینی کەسێک خوای گەورە ئەو بەهرەی پێداوات و نایزانی مامۆستایەک تەفسیر ئەو ئاەتێک کرد يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات باشە لۆ لە ئامەنووی فەرموویتی منکم لە عیلمی نەیگوتیە منکم ئەو وەڵامە کەلو ئەوەی باشە ئێستا لۆ ئەوروپا ئەو ئەکرەمەکوم وڵا کە پێیان دەگوترێ کافر و مشریک و ئەوانە بۆ بە پێشەمە کەوتون یاخود بۆ سەربەرزن مسلمانان ئەکرەمەکوم وڵا ینی بەردەوام شەڕ و ئاژاوێتیان مسلمانان لایانی ئیمانەکەیان گرتووە بەڵام لایانی عیلمیەکەش عیلمیش ئینسانی بەرز دەکاتەوە شەرتنی هەلە ئێوە بێ لە غەیری وەش بێ کە کابرا زانستی هەو بەرزی دەکاتەوە بەڵام ئەو زانستە تا چەندە سوود بەخشیان سوود بەخش نییە شتێکی تر مامۆستا زۆر جوان فەرمووی ئیمان و عیلم ئەگەر پێکەوە نەبێ سوودی نابێ بۆی ئەگەر لە قورئانیش تەماشاکە یەکەم جار یەکەم ئاەت دابەزی ئیقڕەئە کۆتا ئاەت دابەزی وەتەقوا یەومەن قەولی ئەصح لۆیە دەرێن عیلمێک ئەگەر لەم یەقود الئینسانە إلى التەقوا ئەوە عیلم نییە ئینسان ئەگە عیلمێک سەر نەچێشی یاخود زانستێک ئینسان نەبا لە بۆ تەقوا ئەوە عیلم نییە لۆیە یعنی ئەو وەڵامی ئەوەشە یعنی کەسێک ئەگەر زانست و زانیاری هەبێ ئیمانیش نەبێ پلە بەرزێکی دەبی لە دنیای بەڵام ئەو سوودەی نابێ وەکو سەحابە وەکو تابعیەکان وەکو زانای مسلمانەکان هەیان بووە لۆیە ئەمە وەکو لایەنی ئیمانی شتێک کە پێغەمبەری خوا فەرموویەتی بە تایبەتی بە فلتەراتی زانستی فەرموودە دەهات وتیان سەحیحە و زانان کۆدەنگ بوون لەسەری ئەوە جێبەجێکردنی لەسەر ئێمەیە ئەوەی تر خودای گەورە ئەجر و پاداش خۆی دەنێری هم أمريكاني هم أمريكاني حديث يعني بالندبة يعني نا ئەوەش یەکێک لە ئیشکالیاتەکانە ناڵێم دروست بووە کە لە چێن دەرپێغەمبەری خوا فەرموویەتی ئەمرێکی فەرمووە لە بۆ وجوبە لە چێن دەر لە بۆ نەدبە ئەویش زانایان هاتوون باسییان کردووە دەفەرمونون ئەو ئەمرانە لە بۆ وجوبە کە بە تایبەتی لەگەر قورئاندا یاخود حکمە بەڵام ئەو نەدبەکانیش ئەو ئەمرەکانی تریش کە دەڵێن لە بۆ نەدبە ئەویش زانایان دەفەرمونون حتا بکرێت جێبەجێ بکەیت بەڵام ئەگەر جێبەجێش نەکرد گونەهبار نابی تاوانبار نابی بەڵام هەتا بکرێت جێبەجێ لۆی هاتوون جیاکارێکیان کردووە بەڵام بەوەش نییە هەندێک دەڵێ تەقسیمی سوننەیان کردیە سوننە لە بۆ تەشریعی و غەیرە تەشریعی نە ئاوانە برێ وەڵا ئەوە تەشریعی نیە نە تەشریع لەبەر ئەوەی کە ئەمن ئوسوە پێغەمبەری خوا دەکەم عەلەیهی سەڵات وەسەلام ئەمن پێغەمبەری خوا بە پێشەوای خۆم دەزانم لەو شتە ونیە بەڵام ئەوە تەشریع نییە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکی ئەمر نەفەرمووە ئەم بە ئەمری دابنێم ئاها ئەجینە ئەوەی کە دەڵێن ئێستا سوننە تەقسیمی دەکەن لە بۆ سنەی تەشریعی و سنەی غەیرە تەشریعی ئەوە نا چونکە گوتت تەشریع واتە قانون لە بۆ من ئەمن لەلایەنی ئینسانیەکەی لەلایەنی مرۆڤایەتیەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام جێبەجێ دەکەم ئێستا بۆ نمونە أكل الضب على مائدة رسول الله صلى الله عليه وسلم لسر مێزی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە پێی دەگوترێ بزن مشک خوراوە پێغەمبەری خوا فەرموویەتی ئەمن عەفوو بکەن چونکە لە ئەڕضی من و لە شاری من نەبووە من نایخۆم زانایان دەفەرمون ئەوە وەکو ئەوە سەیر ناکەین کە پێغەمبەری خوا وەکو شەرع گوتوبی وەکو جیبلیەکە و سروشتی پێغەمبەری خوا وای گوتیان ونیە ئەو سەحابانی کە خواردوو تیشیان ئەو کاتەی پێغەمبەری خوا ئینکاری لێ نەکردنەوە دەستە بابی ئیقرار کە پێغەمبەری خوا ئیقراری کرێ فەرموویەتی دروستە یعنی هەردووچی دەبتە تەشریع بەڵام ئەلەو لای تەشریعەکە وەکو ئوسوەک بە شوێن پێغەمبەری خوا لەو لای وەکو ئەمرێکی پێغەمبەری خوا جێبەجێ ناکە یعنی گەورەی سوننە لەوەدایە دائیمەن قورئان بۆ گەورەیە چونکە کەلامی خوددایە ئەدی سوننە بۆ گەورەیە چونکە کەلامی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام بە تایبەتی ئەمە باسی سوننەی صحیح دەکەین ئەجینە ئەوەی کە بە سوننە دانراوە سوننە نییە ئەوەش گومانی تێدانی لۆیە ئەویش گەورەی لەوەدایە کە کەلامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لۆیە ئەلەو جێبەجێک ئەتوکە جێبەجێت کرد
ناڵێ وڵا ئەوە زیادە زیاد نییە لە سنەی پێغەمبەری خوا یاخود بێشتێکی فەضیلێ ئەو تێگەیشتنە بۆیە زانایان دەفەرمونون بەلایانی جبلی پێغەمبەری خوانی خواردووە نەک بەلایانی ئەوەی کە برێوەکو شەرع حەرامە ئەوانە ئەوها فەهمە لێک زیاد دەکرێتەوە. أو يبدأ ديلين دين باب الآنية. عن حذيفة بن اليمان رضي الله عنهما قال النبي صلى الله عليه وسلم لا تشربوا في آنية الذهب والفضة ولا تأكلوا في صحافهما فإنها لهم في الدنيا ولكم في الآخرة. حذيفة كريمان دفرين پیغمبری خواه فرموی ايوا مخون لا قاب و قاتاغي اما لخوشنات درين آماني كافر كان أو آماني كصفتي ويان زيرة يان زيوة ولا تأكل في صحافهما استاو صحافهما يعني دلين قابيتي قورة بلام قوريكي زورنيا قولتر هي دبتا صفيحة أمانة حموي دي قولة دبي بويا مهم أوي فهم لهم حديثي بيغنبري خواه فرميتي عليه الصلاة والسلام ايوا مخونوا لا زير زيوي قاب قاتاغيوان فإنها لهم في الدنيا أوان لدنيا لذتي لذكا ولكم في الآخرة بلام ايوا لروج قيامتي خواهي قولة بيتان دبخشي اگر لدنيا دا وعزي ليه به فرمودية ترمان هي أم سلمة هر تقريبا فهمي السرودة الذي يشرب في آنية الفضة إنما يجرجر في بطنه نار جهنم هر كسيك لا قاب قاتاغي دخواته كزيوة أو ئاگر لەناو جسمیدا هاتوچۆ دەکە یعنی ئاگر دەرخواردی خۆی دەدا. ئەوە لەو دوو فەرمودەی هەردووچی زیاتر باسی قاپ و قاچاغی زێڕ و زیوی کردیە بەڵام ئایا شتەکانی تریش ئیستیعمال دەکرێ بۆ نمونە بەلوع زێڕ بی تەزبیع زێڕ بی یاخود قەڵەم زێڕ بی ئەوانە زانایان باسییان کردووە دەفەرمێ ئیمامی نەوەوی دەفەرمێ ويلحق بالأكل والشرب سائر الانتفاعات دەفەرمێ هەرچی ئینسان سوودی پێ بگەینێ ئەویش قیاس دەکرێتە سەر خواردن و خواردنەوە. قال أصحابنا دفرمي هاولاني ما وتويتيان انعقد الإجماع على تحريم الأكل والشرب وسائر الاستعمالات في إناء ذهب أو فضة دفرمي هرسي سود دقيني بإنساني جا قاب بي قاتاغ بي مراق بي هشتيك بي أو أنا فرميتيان هموي إجماعي للسرا إمام نووي للشرح إمام مسلم لا فرمي بلام أو ديارة أو يترليك دياكراتو إيبياوان أنغستيلي الزير نابي برام لو آفرتان دبي أوش هاتوا وكو باس ما كان هم للسنش عام خاصية وكل قرآني هي أوش هاتوا هنديك فرمودمان هي خاصي كردو هنديك فرمودمان هي نسخي كردو هنديك فرمودمان هي شرحي كردو يستدين بعض ذلك يعني سبب ورود حديثك شرح حديثك لبودك بويا زانا عند فرمود كواتا إجماعي للسرا نكهر خواردنوا استعمالات وياخذ بكار هنا نشتكاني تريش دروست نییە. بەڵێ ئەو ناستە و حکومی بە تایبەتی لە زمانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام حەدیثێکی تر هەیە دەڵێ پێغەمبەری خوا پەرداغەکەی شکا بەڵام وەستایەک بۆی چاکردەوە دەرزەکەی یاخود ئەو شوێنی شکایە یان بە زێڕی یان بە زیوی لەبەرەوەی ئەو دوو مادە باش یەکدی دەگری بەکاری هێنا لێ زانایان دەفەرمون ئاو زێڕیش وەکو زێڕی نییە جۆرەی لێ بەکاردێنی دەیشاریەوە دەڵێن دروستە والله ئەوانیش یعنی چووکە دەرێ سائر الاستعمالات ئەویش نابی دروست بێ بەڵێ بەڵێ أو اللي درجة زيرة كده بس أول زير فيه بس ده كمان أو زير يعني هرتسار دولة شكلي وش زير بس زير فيه وكو ددان سبيكر نوي بالضبط أو باس سكر برادر هم بله بس الرونقي ده الرونقي ده
ناڵێم یعنی لۆیە باسم کرد یعنی دەڵێم ئەو ئەقل الاعتباریشی بۆ کرا یعنی ئەو هەزێریش ئەگە زێریش ئاو زێڕەکەش بی بەڵام ئەویدی زێرە تێدا بکە هااتێ بەڵام بە کەمیەکی کەم لەبەرەوەی حاجیات بووە پێویستی بووە بەڵام ئەوەی کە بە کاملی زێرە ئەوە دروست نیە ئەجی نەخۆ پارە هەبووە پارەی زێر دینار و درهەمی زێر هەبوو بەڵام ئەوە چیە استعمالات و ئەوە بوو بەڵام ئەوەی کە باز دەکرێت زیاتر ئەم فەرمودەیە فەهمی ئەوەی لێوەردەگیرێت کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەحابەکانی فێرە زوهد و وەرع کردووە فێرە سربەخۆیی کردن ئەو فەرمودە ئەوەی سربەخۆی لێوەردەگیرێت حتا لە فەرمودەی تردا فەرموویەتی ئای پێغەمبەری خوا ئێمە لە ناو کافرەکانین لە ناویانی ئایا لە خواردن و خواردنەوەی وان بخۆین لە قاپ و قاچاقمان پێغەمبەری خوا فەرمووی ئیلا ئەگەر لم يجدوا غيرها إلا أجر غيري وأنت نديد أو زابيخون أجنا واب كان لنا وانج مسر بخوبن يعني يكلف فهموا أتكيتي أنفر مدي أو بيغمبري خوا فيري كردون أنفر مداني كاستارخني لي دقري الوزن وزن أهل مكة الكيل كيل المدينة أو كما قال صلى الله عليه وسلم ضلين بيغمبري خوا عليه الصلاة والسلام الأئمة من قريش ضلين بيغمبري خوا نعوذ بالله قومي بوا نتو بارزبا نعوذ بالله ياخذ ضلين كغوتي كيل أو أصلا وحدي أو كوملجي باراستوا أتوقع بو فهمي تمشي السنة وكيد أو زلوترون دبيتوا كبيغمبري خوات سندا جوربوا ياخذ كاتك دري أئمة من قريش زانيتي تجربة يعني أجر بيو هر كسيك بري كاكا أمد بمسر كردو تجربة شي نبي سبيني بتسر كداش نزاحت نايني أو 100 سال بيشي هاتني بيغمبري صلى الله عليه وسلم هر سقاية و جوري كعبة وأنا لدز دابو بيغمبر زانيتي بس دواتر كأجر نشمع قريش خو زانان دفرمون ما بس بيغمبري خو أواب أو السطحي خو إنه فرمودنا أواب تيجيش نيجي جورة لو أمش زياتر بيغمبري خو عليه الصلاة والسلام الصحابة كان راهنا كسر بخوبن كجير دستنبن كحتى ذكري لوان زيابنا لا كافرك وكو قلت من باسي ورعي شتى دايا كبيغمبري خو عليه الصلاة والسلام باسي كردوا دين فرمدي السيم وعن ابن عباس رضي الله عنهما قال رسول الله صلى الله عليه وسلم إذا دبغ الإيهاب فقد طهور هر بيستيك أجر هاتو دبخ كلا أو باك دبيتوا أو زياتر هموي باسي أوي دكا دين السر فرمدي بينزم عندي قصيلة سادكين وعن ميمونة رضي الله عنها لميموني رضا ورحمة خوال السربي قالت مر النبي صلى الله عليه وسلم بشاة يجرونها پێغەمبەری خوا بەلای خەڵکێک داڕۆیشت مەڕێکیان ڕادەچێشا و لە دوو خۆیان دەچێشە قال لو أخذتم إيهابها وتی ئەگەر دەتوانن جلدەکەی ئیستیفادە لێ بکەن مادام مردووە جلدەکەی ئیستیفادە لێ بکەن فقالوا إنها ميتة وتیانی پێغەمبەری خوا ئەوە مردارەوە بووە پێغەمبەری خوا فەرمووی يطهرها الماء والقرف فەرمووی ئەگەر مردارەوەش بی پێستەکەی چی خاوێنی دەکاتەوە ئاو قەرف ئێستا قەرف لێمدا لە ئینتەرنێت ئەوانە دەڵێن جیایەکە دڕە ئەوەی لە سەحرای شین دەبێت دڕە مەبەستی پێغەمبەری خوا زانیان دەفەن مەبەستی شتێکی خەشین یعنی شتێکی دڕبی دڕ وەچی سیم و ئەوە جۆرەشتانە شتێکی دڕبی ئەو دەڵێن بەو شتە دڕەی هەندێک چەوراتی هەیە میکرۆبە لەسەر پشتەکەی لا دەکەی ئەویتر دەبینێت ئەو پشتەکەش دەبغ دەکرێ و خاوێن دەبێتەوە ئینسان ئیستفادە دەکە ئێستا لەو فەرمودی ئەگەر بە عەقڵێکی گەورەوەگری پێغەمبەری خوا باس ئیسرافی کردووە ئیسراف مەکە یعنی ئیستفادە لە دەوروبەر بکە لە ئینتاج بکە ئێستا یەک لە گەورەترین مشکلەی حتا موسڵمانانیش نەک هەر کوڕی زەوی پاشماوەیە لەبەرچی لەبەر ئیسرافە لەبەرەوە ئیسراف دەکرێت ئەگەر هەر کەسە بە ئەندازەی خۆی ئەوەی هایتی جێبەجێ بکە ئەوە دەکرێت نەخێ یەک لێ ئێستا پەرتوک دەچۆ بە ناوی ثقافة المستهلك يعني ڕۆشنبیری ئەو کەسی کەشتی سرف دەکات چۆن سرف دەکەی يعني تا چەندی ئیشت پێ ئەوانەی کە هەندێک مەطعام کرایتەوە چێشخانە کرایتەوە مەفتوحە وەزانەوە باشە ناوە خراپە ئەسڵن دەبێت لە بۆ دیاری بکرێوەبی بای ئەوەندەی بخۆی کە ئیسفادەت هەیە تەواو هێشتا دوو پەڕما بوو لا حول ولا سبحانك الله وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب